شێواو دەڵێ خۆزگە دەمزانی لە ناو کورد بۆ هونەر بێقیمەتە هیندە بۆ سووک و ڕەزیلە پڕ لە عەیب و عیبرەتە خۆ هەر بەڕاستی دیارە هونەر ڕەوڕەوەی پێشکەوتنە پێچەوانە تێک شکاوە ورد و خاش و لەتلەتە بۆ نەزانان وا دەزانن هیچ هونەر سوودی نییە هەر بەجارێ بیر و ڕایان هەر بە پارە و سەروەتە سەد ناو ناتۆری سووکی بێخەتا لێ هەڵدەدەن پێی دەڵێن شێت و گەڕیدا تووشی دەرد و عیلەتە چەند هونەرمەندان دەبینم گێژ و تاشتی لۆمەنە هیندە زۆرە ئاخ و داخیان مەرجی خۆیان حەسرەتە هەر قەومێ جەهل و نیفاقیش ڕێی خەباتی گرتبێ تێکی نەشکێنێ و بمێنێ خۆڕزگاری زەحمەتە جاکەوا بۆ توخوا کووردە گوێ بدا ئەم وەسیەتە جەهل و نیفاق تێک شکێنە ڕۆژی هەوڵ و هیمەتە خوایە ئەو فکرە خراپە مێشکی کوردی بەربدا بێتە ڕێمان خێر و خۆشی لا بچێ ئەم جەهلەتە من کە شێواوم لە داخی ئیش و کاری ناڕەوا گوێ نەدەم بەو باس و خواسە چەندە بنووسم فرسەتە سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە پشدەرەڕەقەین لە گوندی مەمکان لەگەڵماندا بن بەیەکەوە گەشتێک دەکەین بەناو گوندەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچین بۆ لای ئەو بەڕێزە بزانین سەرقاڵی چییە و ناوی بەڕێزیان چییە سەلام عەلەیکوم ئەو کاتت باش هەموو گیانت باش تەندروستی چۆنە وەڵا باشم باشی دەکرێت بزانین ناوی بەڕێزت بەڵێ عەبدوڵڵا حوسێن پیرۆت کاک عەبدوڵڵا حوسێن پیرۆت بەڵێ پێم وایە ئاژەڵداریشی وایە ئینشاءڵڵا الحەمدوللا لە خوای بەزیاد زۆر باشە پێشەوەی بێم لەوێ ئافرەتێکم بینی سەرقاڵی وابزانم تەشی پێ بوو ئەوە چییە دەیناسی خێزانمە خێزانتە دە زۆر باشە دەبابچی لە نزیکەوە گفتوگوی لەگەڵ بێت فەرموو فەرموو سلام علیکم ئەحواڵت چۆنە باشی دارە ئەحواڵت چۆنە باشی خۆشبی تەندروستی چۆنە پێم بڵێ ئەو تەشیە چییە و سەرقاڵی چی بۆ تیتە ئەوە موال ئی بزنانە لە بۆ گریس و ئەشتی دەکەینێ مووی بزنانە بۆ گوریس بۆ گریسی بۆ ڕەشماڵی بۆ هەموو شتێکی بەکارگرتی وابزان بۆ تێڕوانش بۆ تێڕ بۆ تێرانش بۆ ڕێشمە و نیە ئەوە بۆ هەسپان بۆ هەموو شتێکی باشە لە کێوە سەرقاڵی وەڵا هەر لەز لەمێژ لەوە گوندانەینا هەر هەموو دەمێت خەریکی ئەو هێشتانە بووی لە چێ فێر بووی لە داچی خۆ لە داش خۆت زۆر چاکە باشە پێم بڵێ بەدر لەوانەی باست کرد ئەوە پێم وایە مەسلەی بزوو ئەوانەشی لێ بەرهەم دێنرێ وایە پێی ئەوەی بزوونیە ئەوە دەزانم مەبەستم هەر لە تەشیەکەیە مەبەستم بزود نەکردووە با بزما کردووە لە بۆ کوڕما ڕستووە و لە بۆشمان هەرکان قاتی خۆیان ماوە یعنی بۆ کاک عەبدوڵڵا بۆ کوڕەکەشتەوە کردووە ئارێ وەڵڵا کاک عەبدوڵڵا بەدڵت بووەوەی کە ئارێ وەڵڵای زۆر جوان دەرچووە ئێستا زۆر لە ماڵەیە ئەوم لەبەر نەکردو ئەوم لەبەر کردەوە هیچ شوێژمێم هەیە ئەو ڕەنجی چۆنە ڕەنگی سوورە ڕەنجی سوورە زۆر باشە ئەو بزووە بابینەوە سەر بزووەکەی چەندی پێدەسێ وەڵا گەلەشا پێدەسی زۆری پێدەسی زۆری باریکە گەلەشا پێدەسی بۆ ڕستی زۆر تێدەچی بۆ ڕستنێ بەڵام کیلۆیەکە کیلۆیەکە دوو پیل باشە زۆر چاکە ئەوەیان ئێستا حالیان ئەوەی بۆچی ئامادە دەکەی ئەوە بۆ گریسی گوریس بۆ گریسی باشە بۆ گریسی لەوەیە کاتەکەی کەمتر بێ وایە بەڵام بۆ مەسەلەی ڕەشماڵی ئەویش گەلەکی دەوێت کاتەکەی چی پێدەسێ وەڵا ئەویش گەلەکی دەوێت دەبێت زۆر بێ ئەو موز دەبێت گەلێک بێ باشە زۆر چاکە ئێستا پەیدا بۆ ئامێرە ئەوەکەی ئەوەش بۆی دەکرێت
بۆ نمونە چۆن بۆ زوو بەوی دەکرێ بزوو بەوی دەکرێت ئەی ئەوەیان ئەوە پێ نەکردومە ئەوە ناکرێت پێتان ئەمە پێ نەکردووە بەڵام باشە کاتیشی دەوێ وایە ڕۆژانە چەند کاتژمێریان چەند سەرخاڵەوەی کە بۆی ئامادەی وڵە جاوە ئامادەی بکەین ئەگەر لەبەر ڕاوەستین هەتا تا وەختی نوێت لە سپێن ڕادەست پێکەین تا نوێژێ ئەو تەشێ لەجێڕی ئەوی دادەنێ یەکە دیکە دەست پێ دەکەین ناوی بەڕێزت چ بوو؟ زێنەب بەڵێ زێنەب ناوەش خۆشە خۆزگار ناویستی شیرین دەبوو بۆی هەب گۆرانەکەی مامۆستا ئەوانەمان بەبیر هات باوانێدا شیرین تەشی دەڕێسێ بەڵام جیاوازی نییە زەینەب تەشی دەڕێسێ تەمەندرێژ بی زەینەب خان ئینشاءڵڵا هەمیشە تەندروست باش دەبن ما عەبدوڵڵا پرسیارێک لە تۆ بکەم تۆ کاتی خۆی مەسەلەی کاروان و ئەوانت کردووە؟ زۆر لەکوێ بۆ کوێ؟ وڵای جاگە بە قاساقی بێ لێرە لە بۆ خڕێ ناوزەنجێ لە بۆ ئێران بەڵێ بۆ ناوزەنجێ لە هەفتا و هەفت لە هەفتا و ستان دەبرد و ستان دێنە بەخوای بە زۆریمان پاکەت دەبرد پاکەتمان دەبێت خەنەمان دەهینە ئەنگۆرەمان دەهینە ئەنوەح ئێشمان دەهینە ئەو دەمەی خەنەش بابوو ئەوە دەمەی خەنە باوی بوو ئەو جار دەچوونێ تاتی دۆی لە تاتی دۆی سیرەکە باو بوو سیر زۆر باو بوو لەوێن ئەو دەهینە لە تاتی دۆی لە مەندەخی ئێرانی باشە کە دەهاتنەوە نەداهاتنەوە بەستەستێنی بەخوای ئەمە بەشی زۆرنیاتنی بەسەری ئەمە لێرە ڕادەن بردەم بۆ ئێنزێ فەوجێکی عسکەری لێبوو فەوجەکە تێکەڵاوی بوو لای سڵەو بۆڵە ئێنزەوانە دەچوینەوە ئەمەوێ بۆوان دەفرۆژەوان گیان برد بۆ لای گیانان باشە لەوێ ڕێگری نەبوو مەترسی نەبوو نا فەوجێکی جاشانی لێبوو بۆ کوردی با پێم هەبێم جاش فەوجێکی جاشانی لێبوو زۆر پیاوەکی بەڕێز بوو کەسی نەدەگرت کە هاوکاری خەڵکی ئارێوەڵە هاوکاری خەڵکێکی زۆر باشە چەند ساڵ مەسەلەی کاروان و ئەو بابەت ئەو ئیشەتە بوو والله جا من هەتا ئاژنم هینە و پاشی هەندێش قاساقیم زۆر کرد دوای شەو بوو هەڵگران وشوینە خوارێ و هاتینەوە و ئەو کێشە پەیدا بوو هیچ کە کاروانم نەکرد تووشی مەڕداری بوو لە ساڵی چەند یا زێنە بتێنە لە هەشتا یا خێزانت هەیە نادوومەن دووتەنە ئەدی بابینەوە ئێرە یا زێنب تا چەند لەگەڵ خێزانەکەی تر هاوکارن یارمەتی دەرن وڵا جا هەر ئەویشیمانن ئەلحانێک چیشنگەوە نییە بێک ڕایشان دەکەین پێکەوەینە هەر بەخۆشم هیناوە بۆ خۆش هێنا بەخۆما بۆ هیناوە بەخۆشم ما داخوازشتی بینەرانی بەڕێز و خۆشەویست یا زێنب دەڵێ هەر بۆ خۆم داخوازیم بۆ کردووە بۆ خۆشم بۆم هێناوە بەڕاستی ئەوە نعمەتێکی گەورەیە ئەوە مام عەبدوڵڵا دەڵێن نیعمەتێکی ئاخر من ئێستازانی بش پێدەڵێم چێ ئەم پێدەڵێم شاژن بینەرانی بەڕێز بینەرانی بەڕێز مام عەبدوڵڵا دەڵێ من پێی دەڵێم شاژن ئیدی ئەوە مام عەبدوڵڵا ئەوە هەڵوێستەکەیەتی بۆ خۆشی مادام یا زێنەب بۆ خۆی هاوکار بووە ئیدی ئەوە بیرکردنەوەی خۆیان و قەنەعەتی خۆیان و تێگەیشتنی خۆیان ئەوە بۆ خۆیان ئازادن بۆ خۆیان باشتر دەزانن داخوازی کردووە بۆ خۆت کە چووی چۆن ینی پێت گوت مەقسەد وڵا جا ئەفا برادەرەکە هاتەیرەکانم مشکم دەبێت دەچێن لە بۆ بینیەوە کتیوەڵا خەبەریدانی ئەدی نەیگوشتنەکە بۆ چێە؟ دەمزان کوتمەم گولە بۆ پیاوەکەمان بۆ پیاوان گوتیان چی؟ ئەوەی کوتی پێم نامێرە مشکم دەبێ بۆمە بینی وڵا دیتەوە کوتی هات و کوتی وڵا بۆما دیبنەوە ئەمەش چین وەڵام بەدڵن بوو هەر هێرە ینی شوێ ناوەڵی چا خوڕنەیە هیچ چوار خوڕنەیە بۆڵیە بۆڵێ سڵاو ڕێز بۆ خەڵکی چوار خوڕنەوە بۆڵی سڵاو ڕێزم هەیە بۆ خزمەکانی بۆڵیان مام عەبدوڵڵا سڵاو ڕێزیە بۆ خزمانی بۆڵی و چوار خوڕنە زۆر باشە هەمیشە ئینشاڵڵا تەندروست باش دەبن تەمەندرێژ دەبن چەند بەنازونیان وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چا
جوگالی به کچن بنا زونیا پوری ئەو کاتت باش چۆنی ئەحواڵت باشی خێری سەر چاوەکان پێم بڵێ پوری ئەوە لە کوێ ڕاداتیەوە وەڵڵا ئەو لە ئەشکردنی ڕادێمە شتت دەکڕی بەڵێ ئاها زۆر باشە ئەی دیارە خۆت حازر کردو هەر سەرقاڵی ئیش و کاری وەڵڵا خەریکی ماڵای پشۆی و نانی بکەی و ئیش و کاری ئامادەکاری ئامادەکاری بکەی بەڵێ ئاتو باشە پێم بڵێ ئیش و کارەکانتان ڕۆژانە چۆن بەڕێوە دەچن وەڵڵاهی ئەوەی پێم بکردێکی هەتا شەو دەدەی شەویش دەهات ئیسراحەت دەکەی باشە بە تایبەتی لادەی ئیسراحەتی کەمە ئیش و کارەکانتان قورسن وەنیە ئارێ وەڵڵا وەڵای ئێستا ئێمەش ئاسان بووە ها لە بەرەوەی باراوان نانی وشی جاران و بزنوشتن هێندە نییە و هەر مانگا و هەرک ماگا ڕادگری هەرنە بزنا ڕادگری ئیشەکەمان کار ئاسان بوو ئێستا باشە پورێ لە ڕابردوودا واتە لە قەدیمدا ژن لەوەیە زیاتر ئەرکی قورستر بووێ بۆی لەوەیە منداڵی بەخێو کرد بێ ئەو ئیشی و کاریشی کرد بێ هاوکاری مێردەکەش کرد بێ زۆر ماندوو دەگەڵ مێردەکان بار دەکەێت دەگەڵ مێردانیان دروێنە دەکەێت دەگەڵ مێردانیان جێر وشتیان دەکەێت ئێلا ئیسراحەتیان کردووە ئێستا ئیسراحەت ئێستا ئیسراحەت ئارێ وەڵڵا جیاوازی ئاوی لە پێش دەرچی خۆڵی دەڕۆژ دووسێ باراوتی لەبانە چەند بڵێ ماڵەکە قۆناغ با زۆری مێردی میوانی دەهاتن خزمەتی میوانداری کرد بێ ئیش و کاری ئەو دمی هەرگەلگە زۆر بەس ئێتهان کەم بووە دەماڵە خۆتدا ئیش خۆت دەکەی و تا ڕادەیەک ئاسانترە ئارێ وەڵڵا هەنی ئیجاران ها بە زۆریان هەر دەگەڵ ساتوشتی ڕات بوونی نیان دەزاری ئیسراحەتچێ ئێستانە ئێستا پاڵ دەنەوە ئێستا پاڵ دەدەنەوە وەڵڵای جەرحاندی گەنجەکان هەمویان بەگشتی یان گەنجەکە بەزم بایلیا دەستداتەکە ئیشەکە بیکات نایت زۆر باشە دەبینم ئەو شەڕواڵەت لەبەر کردووە ئەوە وابزانام لەوەی سەرقاڵی نانکردن و ئەوانە بیوایە وەچی سپێنی 150 نایتتی 150 بە تەنیا یان لەگەڵ چێ هانا دوکسم دە ماڵەدانە ئێک خوێنی تاواکە دەوەیەکیژەوە دوازدێ ئینشاڵڵا تەمە درێژ دەبن و ڕوسپی دەبن ئینشاڵڵا سەلامەت بیاخوا با زیاتر لە کاتن نەگرم خوا ئاگادار بێ زۆر سەرچاوان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی بەڕێز کاک سلێمانین دیارە بەڕێز کاک سلێمان هەر لە قەدیمەوە شوانی کردووە ئێمە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین بزانین چۆن باسی ڕابردووی خۆیمان بۆ دەکە ئەو کاتت باش کاک سلێمان هەموو کاتەکەت باش کاک عوسمان بەخێر بێ باشی حواڵت چۆنە یاخوا بەخێر بێی زۆر سوپاس دەکەین مەمنونین هاتنەکە و ئینشاڵڵا نیحمەت و سەر بەرزی ئینشاڵڵا کاک سلێمان دەمەوێ من بزانم و بینەرانش بزانن ژیانی ڕابردوو واتە ژیانی با و باپیرانتان وەکو کە بەبیرت بێت چۆن هاتووە و چۆن ڕۆیشتووە ئیش و کارەکان چۆن بەڕێوە چوونە جەبە خوای کەمە ئەلحانگە لێ دۆ بیردێنەوە زۆر مەسەلە بڵێم خۆگوش بوونەوە یەک بۆیە ماڵ لێرە ئەی کەمی هەبای گوێدرێشکی هەبوو هەتا دۆ سەیان چەند ساڵت شوانی کردووە شوانی بەخوای لای کەم 25 ساڵانم کردووە لای کەم بەڵێ بەلای کەمەوە باشە مادام شوانیت کرد بێ یان دەبێت لە شمشاڵی بزانی یان دەبێت لە حەیرانی بزانی لە هەر کەنە دەزانم لە هەردووچیان لە هەر کێنە دەزانم باشە زۆر چاکە مادام لە هەردووچیان دەزانی چی وای لێ کردی زیاتر گرنگی بە حەیرام دەی باشە کاک سلێمان وەڵڵاهی مەسەلەی عاشق بوون و خۆشەویستی وانە وای لێ نەکردی خۆی ئەلحان بە شەخصی خۆم لە جارێکی نەبێ گریانم بەسەر دڵدا نەهاتووە دەناخۆ جێ ئەستان ئاوین پای زەواری باو باپیرانن ئەوە حەسن دەزانی بانە بوو بانەی پێ دەڵێت ئەگە پیاو دەگاتە جێی واگە تەماشای دەکەی خۆیان لێ خۆش بێت لەو هەموو ماڵانە ئەگە هەمان شوێنی خۆیان دیار لێ هەڵدەن ساڵی قەت یەک نەماوە تەماشایکە ئەتوو بە خۆت نێگە جێی وا غوربەتی تەڵ دەستی و ئەشتەک دەڵێی وەرە بابۆ نابێ 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 نابێ
ولا شهيد وعلم عرف رأينا قد بشين وقريانا بوي أولا بودا شيخ وروجي ستارة زلبريك ورخوي ديني تو أوا برخوي ورديني وربارا أوا بهارك دبراينا قلا قلا خضرنجاني ورلا ولا بابا آخر نبي والله سريك بلندا نبي نبي انجا چه گوشتم شیطان روز سجاره بشینو گریانا بی مرگو کان یه چوستانا که عثمان آخر دایما عشقنا بی وردلو رحيران بابا سنك عشتو والله قلق دشي عود الله من الدايا قلق الدلع ولا كعصمة خمي دنيا قلق قرانا والله نبى دكتورك شعر نبى قازك شاقردي نبى دعاء فاسقي نبى نشتي ملايا سوف كم لدلي عملو تقلي درنا بيان يعني وكوباش لدرجة شاو نمو كوسار كاريزيكي صدر ديني بروان الله خندي كوسار شافو دوي دشتو ساراي ندم بهذا شاري جوان نانی گرمو شیرو ماسی خوزگادا خوی با سفر و خوان خوزگادا خوی با سفر و خوان بدلاوا خوشم ماوی بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچم بۆ ماڵی پورکەژاڵ دیارە پورکەژاڵ خواردنێکی کوردەواری ئامادەکردووە بێگومان لە زۆربەی گوندەکان ئەوە سروشتی گوندەکانە ینی مەسەلەی دۆکڵی و دۆ کەشک و دۆ ڕۆن و جیابرژیوە و نیسک و ماش و ساوار و گەنمەکوتا ئەوانە تا ئێستاش لە زۆربەی گوندەکان ئامادە دەکرێت لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ پورەکەژاڵ دەکەین لەگەڵمان. السلام عليكم پورەکەژاڵ ئەحواڵت چۆنە؟ چۆنی؟ کوڕی بەڕێزی سەرچاوی من بەخێر بێ سەرچاوی من بەڕێزی یاخوا بەخێری زۆر سپاس ئەوەم بیست کە خواردنێکی کوردەواریت ئامادە کردووە وایە؟ ئەکرێ پێما بڵێ ئەو خواردنە چی ئامادەت کردووە؟ خواردن وڵی بڵێم چیا؟ شتێکی بڵێ وڵی دۆکڵیوی کوێستانانە دۆکڵیوی کوێستانان هەر زۆر باش زەبا پێم بڵێ پێ بڵێ ئەو دۆکڵیوە بەچی ئامادەت کردووە جیاکەی جیاکە وڵا پنجی کوێستانەیە پنجی کوێستانی ئاواتە پنگ ئەمە زیاتر پێی دەڵێن پونگ پونجیشی پێ دەڵێن ئەمەڵێن پنگ زۆر چاکە
لە دەرا و مێرگان دەکەین لە کوێستانی لە من بەفری یعنی ئەو پنگە جیاوازەوەی لە مێرگەکان هاوێ کوێستانی خۆشتری شەوایە ئەو زۆرە بەتامە شیرنا بەتامە شیرنە ئەوە کەیکە تۆزە تاڵە تاڵەوە نیە تاڵە زۆر باشە دەباشە با بیبینیم بزانین ئەوە گەنمەکتاویشی لەگەڵ وایە ئەو گەنمە کوتاوە و شیرێژە و شیرێژی ما کردووە باشە بە ئێوە وەکو خەڵکی گون کە ئەو خواردنە ئامادە دەکەن بە چەند زۆری تر ئامادە دەکرێت دا بە شیرێژێ و بەڕاستی و بەڵام بە شیرێژی بەتامترە بە شیرێژ بەتامتر لەوە نەوەک ماست وایە چونکە لە زۆربەی شوێنەکان بە ماسیش دەیکەن بە ماسی زۆر دەکە ینی بە گوند کەوتەوە باش ئەوە جگە لە پنگ تر دەکرێت بە پنجێ وڵا بە زاترێش دەکرێت زاترا بە نەحنێش دەکرێت نەعنات زاترا بەشتیوە دەکرێت لوشەوە نیە بە لوشکێ بەویش دەکرێت لە باشە با بێمە ئێرە من با نزیک بمەوە ئەوە گەنمە کوتاوە وایە ئەوە پنگەکەیە باشە تت بە زاتری دەکرێت بە زۆر بێ یانی ئەو کەوتۆ سەر حەزی ئەو کەسی کە چۆن دیکە وایە بە زۆری هەر بە پنجێ دەکەی بە پنجێ دەکەی ئەتوو بۆ خۆت تا چەند حەز لێ لەو خواردنی بە زۆر جاگا گۆشتی دەگەڵدا بە خۆشتریشە یعنی بە گۆشتیش تێکەڵاو دەکرێت گۆشتیشە دەگەڵ دەکەینەمە ئەدی باش ینی نابێتە قوڕاو جیاوازتر دەبێت لە قوڕایی وایە خۆشترە تامی بخۆشترە ئەچووگە قوڕاوی شەر گۆشتی لەگەڵدا زە باشە پێم بڵێ پورە کەژاڵ ئەوە چ گۆشتەچی لەگەڵ بێ خۆشە وڵی گۆشتی حیوانانی گیسکە گۆشتی جیسکان بینەرانی بەڕێز گۆشتی کاوڕوو جیسک و ئەوانە بە دەردی پورە کەژار دەڵێ خۆشترە بێگومان لە حیوانی گەورەتە خۆشترە بەتامترەوە تامی خۆش سوکتریشەوە زۆر چاکە ئەوە گوتمان دۆکڵیوی پێ دەڵێن ئێوە ئەدی لە هەندێک شوێنان دەبیستم دەڵێن دۆکڵیوی بە زڕەپنجێ ئەو زڕەپنگە مەمەسلەوەی چێ پورە کەژڕەپنجێ ئەوە کامڵ دەبێت مەلی پیر دەبێت پیر کامڵ دەبێت و مەیلە و پیر دەبێت تاڵ دەبێت ناسکۆکەنی بەفرێ بەڵام ئەوە ئیناو بەفرێ ئەوەی لە کام کوێستانی کردوتە دامن گۆمی کرمە سووران ئاوی سپی دامن گۆمی کرمە سووران ئاویسپی ئەوە دەکوێتە کوێت سەرەوە قەندیلی سەرەوە لای قەندیلی لە قەندیلی لە ئەمە بڵێ مەکی ئەوێ زیینوێ بەڵێ پازدار لەمە ئەر ئەوەندە لە دەدورن ینی نزیکن لەکەن پەنا پازدارە زۆر باشە دە بێگومان ئەگەری قەندیلی بێ ئەوە هەر قەندیل بۆ خۆی وەنیا شوێنێکی خۆشە خۆشەری قەندیلم قەندیلی باسڵ ئەسلە قەندیل بووم بابم قەندیل بووە باب و برام خزم و کەسوکارم یعنی ئەوە نەچەکان هەری قەندیلی قەندیلی کەواتە لە قەندیلی سەربەرزەوە سەربەرزەوە خزم و کاسی هەموو سەربەرزن ئینشاءڵڵا هەمیشار سەربەرز دەبن حەسانی شاری سەربەرزی بەڵێ کە حەسەنایی چۆن وەڵا دیارە بینەرانی بەڕێز هەمیشە ئەم خواردنە بە چەند جۆرێک ئامادە دەکرێت پورە کەژاڵ باسی بە شیرێش بە پنگ هەیە بە ماستی دەیکا وەگەنمە کوتاوە ئیدی کەوتۆ سەر حەزی ئەو کەسی کە چۆن ئامادەکە بە برنجیش لێ دەندرێ بە برنجیش ئەی بە ساواری وڵا بە ساواری کەم لێ دەڵێ بە گەنمە کوتاوی خۆشترە گەنمە کوتاو لە برنج و بابەتەکانی کە خۆش بڵانجانیا ئەگە گۆشتی گیسک و کاوڕانی دەگەڵدا بێ بەتام دەرێزانمە ساحیب مەڵساتین لە خۆی بزیاد لە خۆی بەزیاد و بۆیە زیاتر کە دەڵێ بە گۆشتی خۆشترا پێشووتر خواردوتە زۆر زۆر ئەگە گەینە کوێستانێنجا کارگانی دەگەڵ دەکەین ئۆهۆ کارێک کارگانی دەگەڵ دەکەین بە کارگان و بە گۆشتی و بە هەمۆشتێکی خۆش باشە باسی کارگت کرد باشە هەندێک کارگیە دەڵێن ئەوە ژەهراویە یان ناخورێ ئەوە چۆن لێک زیاد دەکرێتەوە لەگە کارگەش کە کارگی دەکنەمایی دەبن کەرکۆڵێنە خون و کەرکۆڵی کوێستانی بن ڕەن و بەفرە لە بن ڕەن و بەفران ئەوەی دە لە ژەهراوی لە بن ئەسپیندار و دار و شتی لەوێەوە دەبێت ئەوە ژەهراوی بەڵام ئەوەی بەفرێ تایبەترە ئەوەی جودایە باشە دەرمانە کەی دەڕۆم بۆ سەرێ باشی دوومانگیریکە دوومانش نایە کوێستانی وەڵی ئیشاڵڵا دێم وەڵی ئیشاڵڵا لەگەڵ کاری بەختیاری هەوڵ دەدەین بەرنامەکی جوانیش بکەین پێکەوە دەچین و دێنەوە حەسەنیش لەگەڵ خۆ بێنن وەڵا کا حەسەنیش دەبێت ڕحمانیش بێنن برامە دەچینە کوێستانەیە گەشتێکی خۆش دەکەین کاردوو کنگر ڕێواز دۆری خۆشە ئەو گیانە هەمووش دەرمانن وایە دەچین و ئینشاڵڵا دەشینەوە و لەوێش گۆشتی قوڕاوی دەخۆینەوە ینی قوڕاویشمان بۆ ئامادە دەکەین بە گۆشتی کاوڕوو گیسکان کەفر لێ گۆشت بەرخی لێ گۆشت مەڕی وەڵا پورێ ئەتۆ مادام
مادەم ڕوود خۆشە ئەوە هەموو شتەکە بۆمە ڕووخۆشیەکەت بۆمە هەموو شتەکە ئەنگۆ ڕێزوو هەیە ڕێزی فەرقونی لەگەڵ ئەوی حەسانەی زۆر سوپاس دەکەین دەستەکان خۆش بێ قالبت ساق بێ وەسەرکەون هەمیشە تەندروست باش و تەمەندرێژ بێ ئەنگۆش وەسەرکەون زۆر سوپاس دەکەم دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم ئەو کاتت باش کاتت باش بەخێراتنی بەرنامەی گوندەکەمان دەکەم بەخێر بێن بە گوندەکەمان ناوی گوندی مەمکان لە چیەوە هاتوو وەکو زانیاریتە بێ ناوی گوندی مەمکان کاتی خۆی دەڵێن کاتی خۆی بە حەوت برایان داکەچیان هەبووە یەک مەمچێ بوو زگمان بۆ دیارێ ناوەتە مەمکەکە نەخۆشی گرتووە نەهات دەزگمان دە مەمکەشێ بووە بە یەک مەمچێ حەوت کوڕی بخێ کردوونە ئەو ئافرەتە بە یەک مەمچی حەوت بخێ کردوونە ناوەکەی لەوەی هاتوو لەوەوە زۆر باشە زۆر چاکە پێم بڵێ گوندی مەمکان لە چەند ماڵ پێکاتوە لە 215 ماڵ زیاتر ئەم خەڵکەی ئێرە بەچیەوە سەرقاڵە وەڵی بە کشت و کاڵ و مەڕ و بزن و ئاژەداری و سەکداری تێدا هەیە و بەڵێ وایە فەرمانبەری تێدا هەیە ئەو شتێدا تا چەند لە ناو گوندەکەتان خەڵکانێکی تێدایە کە فەرمانبەر بن بۆ نمونە پارێزەر بێ یان مامۆستا بێ لە ناو گوند نەبێ لە دەرەوە بێ لە شار بێ کەسانی لەو جۆرە وڵی دکتۆرمان هەیە لە دەرەوەیە مامەستانمان هەیە لە نێو ئەلاندەوری پازە مامەستانمە هەیە وانە بێژن شەشیان حوتیان دێوانە بێژن هەر خەڵکی گوندەکەن خەڵکی گوندەکە زۆر باشە ماوەن تو بیمان هەیە سەیدەلیان داناوە لێرە لە گوندەکەی بەڵێ باشە سوپاس بەخوای لە ناو گوندی مەمکان مەسەلەی زەوی بەراوی هەیە یان دێمەکاری زیاد لە گوندی هەموو دێمەکارە لە گوندی هەمووی دێمەکارە زیاتریش دەبینی هەمووی کانیاوی هەلێنیە ناو مەبەستم و باسی بکەم کانیا و کارزی لێ نییە ئەوکمان بۆ هاتووە لە وێزی هەتا گشت لەکوێ لە وێزی پیرانە وێزی پیرانان یانی لەوێ سەرچاوەکەی دێت بەڵێ سوودان لەوێ ئالێرە لەو خڕکەی و شاخەی دارو بەشکراوە بەشکا بۆ ئەو دیو بۆ ئەو دیوە زۆر باش 24 ساعات بۆ مەمکان و جەک پیرانە 24 ساعات بۆ زەنگڵان و ڕسوعاجیان و دوگۆمان و یعنی 24 کاتژمێر بۆ ئەو لایە 24 کاتژمێر بۆ ئەو بەڵێ زۆر چاکە باشە وەکو مەمکان هەر ئەو گوندەیە پێی دەڵێن مەمکان لە شوێنی کە هەیە ئەو گوندا حاشرەت بووە حاشرەتی مەمکان بەس بە حکمی ئەوەی گرانی و قەیرانی زەمان لەوانەیە نەخۆشی هەبووە خەڵکی نێشت خەڵک ئاوارە بووە مەمکان لە تورکیا هەیە لە تورکیا لە مەرگەی هەیە لە ئێرانە هەیە لە هەولێرە هەیە لە سلێمانی لە هەموو شوێنان هەیە پێدار هاتی برادێک لە هەولێرە هات مێژێکی زۆر زۆری دەکەم بوو سلماندی ئەگەر ئێوە ئەوان لە ئێرە ئاوارە بوو مەمکان ئێرە بوونەکە ئاوارە بوونە بۆ دەوڵەت هەنێکیان ماونەوە ئەمەینە ئەوەی دیکە لە ئێرانی لە تورکیای لە هەموو شوێنان هەیە دەسەلمێنن ئەگەر ئەوان لێرە هاتوونە ئێرە مێژێکی زۆر کۆن سەرچاوەکان ئێرە بۆ لێرە ئەو گوندەکان زۆر چاکە باشە کاحسن باپرسیاری ئەو چێلانە لێ بڵێ باشە دەبینم ئێستا هەندێک چێلێ زۆر بچووکە بەڵام هەندێک چێل لێرە زۆر گەورەیە دەکرێت هۆکارەکەیم پێ بڵێ دەبێ بۆ ئەوانە گەورە بن ئەوان معلومەوە ئاسانە زۆر چاکە ئەوە کابراایەکی مەزم بووە دۆڵەمەند بووە ئازا بوو دیار بۆ ناو خەڵکی ئەو چێلان بۆ دروست کردووە پێوەزە ئەوەی ئەو چێلێ بەرزان هەیە ئەم پیاوی ئازا و ڕەشید بوون و مەزم بوون ئەو چێلان بۆ دروست کردنەوە ئەوەش فەقیرن ئەوانە خەڵکی ئاسایی بوونە بەڵام بەڵێ ئەوانە خەڵکی دەوڵەمەند و ئازا و ناسرااو بوونە بۆیە ئەو چێلانیان بۆ دروستکردونە باشە دروستکردنی چێلەکان سەرنج ڕاکێش نییە بەلای تۆ زۆر شتەی غەریب بێت چۆن دروستکراون خۆ دەبێ ئامێرێکەوە بێت لە ئامێری وێسا ئازاد چاتر بوو بێ چونکە چێلەکان ئێستا کە دروست دەکرێن هەر چێلی ئاسایی زۆر دەتوانێت بخۆ دەتوانڵی مساری وایە ئەوە بڕە 50 نەفەری تاخۆ پێ دەزۆڵێ والله زۆر قورسە من پێم وایەوە لەوانەیە زیاتر لە 300 کیلۆ نابێ وەلافتر دەبێ وایە وەلام بە 20 پیاوی خۆ نازۆڵێ کەواتە ئەوەمان بۆ دەردەخا زیاتریان بۆ ماڕوون دەبێتەوە
کە مرۆڤانی ئەو کات زۆر بەتوانە و بەهێستر بوون چەند بە فکرێکم بەقەدەر 20 پیاوی ئەلان هەبووە مرۆڤی ئەلان هەبووە بۆ قەوت نەخۆ چۆن ئەو چێلە ئەوە خۆ لەو شاخی کراوە خۆ لێرە نەبووە ئێرە مەقبەرەیە بەرداوە دان تاشی و بڵات ئامێرەکەەوەی نازانی ئەوە بۆ ئەو کاتی ڕاستەوە زۆر چاکە باشە لێرە مادام ئەوە هەیە لەوەیە مەسەلە شوێنەوار و ئاسار و ئەوانە لێرە نەو ناوچێ هەیە هەیە لەوانەیە دیترا بتۆ بەس کابرا بێ دەنگی خوا دوێتی و هافی دیژانی بێ ینی کابرا جوانە نۆشی ژانی بێ چوگار کەسێک بیدۆزێتەوە لەوەی ئەگەر ئاشکرای بکە لەوەیە پێیوانە بێ بڵە بیداتە کابرا دەبێ هەندی بێ عەقڵ باشکرێکە دوو لە ڕووی کابرا زۆر چاکە کابرا مەسەلەی ئاسار کە دۆزرایەوە تەبەن حکومەت لی دەسێنێ حکومەت لی دەسێنێ و کوڕە دەیگری و وەنیە جا چی لێ دەکات لە مۆزەخانەی دادەنێت چی لێ دەکات لێ دەکات ئێمە نازانین وەڵا برام لەو لا شارێکی لێ دەڵێن شاری مەیدانێ مەیدانی حیوان لێ بووە شوێنی ئاو ئاوڕۆی لێ بووە نۆن کراوە تۆقەی تەنجیان لێ دیوەتە گوندی لە گوندەکەی تۆقەی کوپیان لێ دیوەتەوە لیران لێ دیوەتەوە موریژنان لێ دیوەتەوە موری هەیە مور گران بەها لیان دیوەتەوە فۆشاویشە بەس ناکرا ئەوە کۆنەوە ڕاستە بە زەمانی سەدامی ئەوە دیراونەوە وێستا دیراونەوە لە شاخەکان بەس کابرا لەوانەیە دڵێدا کاکات بزانیتەوە ئەم دەرمینەوە بەس کە دۆزی شتێتەوە خوا بۆ ناردووە و خوا داوێتی تەواوە ڕاستە ئافێتی ژیانی بێ تەواو ڕاستە زۆر چاکە بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچم بۆ ماڵی کاگڕسووی مام حوسێنی دیارە خێزان و کچەکەی سەرقاڵی چنینی چیخن لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ دەکەین لەگەڵمان بن بزانین لە کەیەوە دەستیان پێکردووە سلام علیکم و ئەو کاتتان باش ئەحواڵتان چۆنە پورێ چۆنی باشی خوشکی خۆمەت چۆنی دەکرێت پێم بڵێن ئەو چیخەی بۆ ئامادە دەکەن و بۆ کوێتانە وەڵا لە بۆ کوێستانە بۆ کوێستانی لە دەورەی ڕەشماڵێ دەهاڵێ ینی بۆ ڕەشماڵێ لە پشتی ڕەشماڵێ لە دەورەکەی بۆی وەکو ڕاگرێک و وەکو هەواش نەدا وایە زۆر چاکە باشە پێم بڵێ کەی خۆتان ئامادە دەکەن دەڕۆن بۆ کوێستانی وەڵی جا ئەگە ئیوەیە زوو دەڕوایە بڵێ ئەرێ وەڵا مە پارێکی زوو درەنگ ڕۆیشتین زوو نەڕۆیشتین زۆر چاکە باشە بابینەوە سەر بابەتی چیخەکەی ئەو چیخە ئەوەی کەلەی بەکاردێ ئەوە چی پێ دەڵێن قالۆری پێ دەڵێن قامیش من هەڵە بوو ڕاستە قامیش پێ دەڵێن ئەو قامیشە ئێوە لەکوێ هەیە دەیکەن وەڵی جا لە زۆر جیان هەیە بەڵام ئەمە چونیە پەنا خەڵاتزێ لەویان ڕاهینە لای قەڵاتزی لە دەشتایی وایە باشە ئەوە کە هات دەبێ بۆ ماوەی چەندی بۆ نمونە وشک بێتەوە وەڵی جا درەنگیشک دەبێ بەڵێ ئەیستایشی نەبووە هەتا هاوینە نەگەونیە ڕادەگری لە بەڵێ ئەدمیشک دەبێت زۆر ئەوە ئەو چیخە لەکێوە ئێوە دەستان پێکردوواتە
چەندی دەوێت تا چیخێک بە تەواوەتی ئامادە دەبێت وڵی جا حیبنەوێک دروستکردن دەزانی ئێستا ئەمە ڕۆژێ دەمەکیا درست کردووە لە سپەنی ڕاتە ئایواری خەریک نەبووین ینی بە ژێری مەجای خۆ بەڵێ بەڵێ ئەرێ وەڵە هەر هەندێک جار هاتوینە دروستکن کردن جارچینەوە ماڵێ زۆر باشە تۆ لەگەڵ ئەوە کچتەوەنیە تۆ تا چەند شارەزای لەکێوە فێر بووی ئەوە دەمێکە فێرمووە لە چاوم لەداکم کردو و فێر بوومە ینی لەداک ڕافێر زۆر باشە سەرکەوتوبی خۆش بەردەوام بە تۆ باشە پورێ پێم بڵێ ئەو بەردانە کە دەیانهێنی دەیانبەی بۆ ئەو دیوی و ئەو بەردانە لە خوارەوەن بەردەکانیش قورسن وایە ئەو بەردانە ڕۆڵی چی دەبینن بۆ ئەو تا چیخەکەتون بێ ینی بۆی چیخەکە ئەوە نەبێت تون بێ و حیبنە بێ ئەوە پاڵێک دەدا باشترە وایە تا بەردەکانیش قورستر بن باشترە بەڵێ ئەگە بەردی پێوێنە بن نابێت نابێتی حیبنە بێ ئەگە بەردی پێوێنە بن ئەو بنەی بەکەلک نایە ئاواکەنیەوە ڕای ناکەشە بە توندی ناکە زۆر باشە زۆر چەک ئەدی بۆ مەسلەی نەخشەکەی ئەو نەخشە بەدڵی خۆتان ینی بە حەزی خۆتانەوەە چ نەخشێک بێ ئێستا ئەو نەخشە چێ ئەوەی کردووە ئەو نەخشە پێشنیاری بۆ کردووە تۆ پێشنیاری نەخشەکەت کردووە یعنی جگە لەو نەخشەی دەکرێت نەخشەکان زیاتر چۆن دەڵێ پڕتر بن هەیە گوڵە هەیە خەتێکە ئەنی تۆ ئەو نەخشانە بەدڵی خۆتانە وایە دەتوانی دروستیکەی گەورەترە بە سوپی دروست دەکەم و جوانترە ئەیمە باشە مەسلەی نەخشەکان ئەگەر نەخشەکان جیاواز بن تا چەند قورس دەبێت بەڵێ قورستر دەبێت لە دروستکردنیش بەڵێ ئەوە چەندی ماوە پورێ ینی چەندی کە بە تەواوەتی ئامادە دەبێت وەڵا جانی متریکە نیو متریکە بۆ خۆی عادەتەن زیاتریان چەند مەترە شش بێ باشە شش بێ باشە ینی بۆی تەواوی ڕەشماڵەکەی بگرێت بە شش بێ حەوت بێ ڕۆخی ئەوا دەگریت تاو زۆر باش ئێوە ڕەشماڵەکە شەر بۆ خۆتان ئامادەی دەکەن بەڵێ ئەی بەڵام ئێستانا ئێستاناڵە ساڵی زۆرێوەڵا بە خۆن ئامادە دەکرد بۆ خۆتان ئامادەی دەکەن ئێستا کەس نەماوە ڕەشماڵیش ئامادە بکات نەوەڵە کەس ئەلحان کەس ئەوەی نماوە زۆر چاک جا باشە ئەوە خوارەوەی تەواو بوو وایە ئەدە باشە با من زۆر چاکە خوارەوەی تەواو بووە زانین ئەوە زۆرە جوانە دەستان خۆش بێ یعنی ئەو نەخشە باشە ئەدی ئەوە چی ئەوەیان جیاوازترە ئەوەش دەگەڵ ئێگنیە ئەوەش دەگەڵ ئەوانە ئێگنیە ڕاستە یعنی مەرز نییە هەمووی وەکو یەک بێ بەس مەرجە ئەو دوو خەتە هەبێ وایە ئەو دوو قامیشە هەبێت و ڕەنگەکەی جیاواز بێ ئەوەشیان ئەوەیە سوف نییە وایە هەموو پەڕۆیە زۆر چاکە ئەو بەردانە بە دەری بۆ خۆت وتت کاریگەریان هەیە بۆی کە چیخەکە پتەو بێ زۆر چاکە باشە لێرە جگە لە ئێوە کەسی کە هەیە ئەو چیخانە دروست بکە دروست دەکەن ئێستانا ئێستا پێم وابێ کەس دروست ناکە بەڵام دروستیان ناکردی وەختی لەو خەدەری پێسی دروستیان کردن بەڵام ئەلحان زۆر چاکە ئەتۆ ئەوە کچەکە لە تۆ فێر بووە ئەی ئەتۆ لە چیە فێر بووی جا ئەمیش لە داک و پور و جیران و هەڵانەکی باشە زۆر چاکە باشە پورێ با بەراورد دەکەین لە نێوان ژیانی ئێستا و جاران باشە ژنەکان ژنی ئەو سەردەمەی قەدیم ئەرێکیان قورستر نەبوو لە ئێستا بەرێوەڵا قورستر بوو ئەدی هەمووشیان دەکردن و من ئایشان هەر حیبنەوێ لەبەر بوو ئەوە شتەش نەبوو باشە پێتوانە بوو ئەو کاتی بەڵە ژیان قورستر بووە بەڵام خەڵکەکە دڵی خۆشتر نەبوو بەرێوەڵە وایە بەدیکو بەرێوەڵا دڵ خۆشتر بوو خەڵک دەگەڵێک باشتر بوو ئەدی باش ئێستاوە ئامادەتان کرد وایە ڕێک بەردەکەی بۆ دیویدا دێنەوە ئەو دی زیات ئەوەی بەردەچکە دەبەنەوە دی خەریکەمیش فێر دەبم وایە بینەرانەوەی پیشەیەکی زۆر باشە دەسڕەنجینی پێوە دیارە لێرە تێگەیشتم ئەو بەردە دێنێ و دیوی ئەو بەردەی ئەو لایەش دێنێ و دیوی بۆی نەخشەکەش دروست بێ وایە زۆر جوانە زۆر چاکە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هەمیشە بەخۆشی دەستنە کوێستانان و دێنەوە و ئیشکارەکانی خۆتان جێبەجێ دەکەن دەست خۆش کاکە
شمشايا وبالويري شوايا مروا مالات وسوزي شوان كنداك مايا لكيد لايا هواري جان كردنا يكساتي صايا كمن قاشا محرابي سوج دبردنا كنداك مايا لكيد لايا هواري جيان كردنا هواري جيان كردنا بینەرانی بەڕێز و خۆشەویست لای کاک ئەحمەدین. کاک ئەحمەد ئەگەر هەڵە نەبم میراوی گوندی مەمکانە لە تەنیشتم دانیشتووە و گفتوگۆی لەگەڵ دەکەین. ئەو کاتت باش کاک ئەحمەد. هەموو کاتێک باش تەندروستیت چۆنە؟ سوپاس بەخۆی گەورە الحەمدوللا زۆر باشم. ئێوە چۆنن؟ یاخوا باشبی. وەک ئەوەی مە بیسمانە بەڕێستان میراون وایە؟ بەڵێ. هەر میراوی گوندی مەمکانن؟ نەخێر ئەو ئاوی وێجی ئاوەشی مەشروعی گەورەی و بەقووەتە. ئاوی وێجی تەقریبەن 9 کیلۆمەتر دوورە بۆ ئێرە لە گوندی پیران و زەرک و مەمک و زەنگڵ و ڕەسوحازیان و گوتک و مەدەبەنا هەمووی دەگرتەوە. یعنی تۆ میراوی هەموویان؟ بەڵێ. یعنی من خەدرم لێکردی بەس تو میراوی گوندی مەمکانە؟ ئاساییە ئاساییە. زۆر چاکە سەرکەوتوبی. باشە لەپاڵ کاری میراوی بەڕێستان ڕۆژانە سەرقاڵی چینە؟ واللهی وەکو سەرقاڵی بن پێشمەرگەین. زۆر چاک. ئێرەم پێشمەریە بە زۆری نەخۆیش ئیشکاریکەنی. باشە کاک ئەحمەد ئەوەی من بزان و بیستومە بەڕێستان دەستی شعرتان هەیە دەکرێت پێم بڵێ لە کێوە شعر دەنووسن و چ شتێک هۆکاری ئەوەی بووکە پاڵنەر بووکە چۆن دەڵێ شعر بنووسن هەستان لە شعر بێت؟ واللهی وەختی خۆ لە سەدەمی هەشتاکان من کە ئەو گوندە بڵێم خوێندەواری تێدا نەبوو تامان دوو خوێندەوار تێدا بوو ئەمیش حەز خولای خوێندنم هەبوو لە دوو حیوانیش بووم تامان شوان بووی شوان بووم ئەدانە قەڵەمەم هەبوو نەدەفتەرم هەبوو لە ماڵیش غەدرانی دەکردم ئەمیش حەقەتی شوانێکی چاک نەبوو هەزار هەندە حیوان بزر دەکوون دەکردن پێشمەرگەش کە دەهاتن هەر ڕۆژی پیتێکم لێنووسی یان سیمی پاکەتی پێشمەرگان ئەو کاتی ئەوان دەرم دەهینا بەقەڵم ئابووان دەنووسی نەچوویە قوتابخانە هیچ نەخێر ئەوجار لەو شاقی هەز نووسراوەکی هەبا کە ئەمن بووم هەموو بەسرمدا دەشکەوە ئەگدانگۆتە شتێکی لێر نووسیوە لەو بەردەی بۆ بەردەی هەتا سوپاس بەخوای هینام هەنی خەتی کوردی دەرینا سوپاس بەخوای گەورە ینی وردە وردە با بڵێین لەپاڵ شوانەتی لەوێ فێر بووی بەڵێ ئەوجار بێ قەڵەم و بێ دەفتەر بێ قەڵەم و بێ دەفتەر و قەڵەمم هەر بەرد بووە ئەنی لەو شاغانە لە بەردێک بوو بەردێک گەیبام بەردێکی جوان تحملەوە بڕۆم ئەین تەماشەم دەکەم کەواتە مرۆڤ ئەگەم متمانەی بەخۆی هەبێ سەرکەوتو دەبێ سەرکەوتو دەبێ وایە ئەوجار لە بڵێم لە هەشتا و هەشت لە بڵێم شیمە باران ئەنفالەکان کە پێشمەرگایکی زۆر دەهات ئەمە لەو قەندیل بەڵێ لە بریەوەی پیتێکی ئینگلیزیم دەنووسی پیتێکی ئینگلیز کوردیشم لەسەر دەنووسی ئەوش تەمان ئەو ئینگلیزەی کەپیتاڵ سماڵە بەڵاوی تێکەڵەکە نازانم حەقەتی بە ئێستاش بەسپاس بەخوای ئەوەی دیکە لە حەبوو عیلاج و لە هەر شوێنێکی بێم لەو ئینگلیزەکەش ئەوەی خوای بەزار بەسەرکەوتم لە زمانی عەرەبیش الحەمدولای لە قورئاندا لەویش باشی زۆر ختم کردووە قورئانی پیرۆزت ختم کردووە زۆر باشە الحەمدولیلا لە خوای بەزیاد بێ سەرکەوت و سەرفراز بی باشە دەکرێت جۆری شیعرەکان زیاتر کام شیعرانە دەنووسی وڵای من کلاسیک زۆر بەدڵمان پێم خۆشە شعرێکمان بۆ بڵێ بەسەر لە بوارەی چۆ بێ با شعرەکە زیاتر چۆ دەڵێ ها خۆماڵی بێ ناوچەی بێ ئەلەو بابەت گرمەی هەوری بەهاران باڕی بەرخی بنداران قاسپەی کەوی نزاران هەو هەوی شۆڕە سواران دێت وەک نەریتی جاران دەنگی کیژ و شمشاڵان تێکەڵ بووە لە پشت ماڵان گەورە کەچ لە ناو ماڵان دەچنە سوسن و هەڵاڵان هەروەک دەستوری ساڵان کە دەڵێ هات مانگی خاکە لێوە نەما سەرما و کڕێوە چیژ و لاوا بەڕێوە لەم شاخ و دۆڵ و شێوە دنیای جوان سەر تا سەر بەرگی سەوزی کردەبەر لە گشت جێبۆتە بەهار لە مەزرا و لە گوند و شار کاچی شوان بە شمشاڵێ مەڕی هێناوە پشت ماڵێ بەندی دەبوو شێ ساڵێ خۆش دەکەن ناو ڕەشماڵێ شوان مەڕی دێنێتە بێر سێزەمە جا دەخواتێر
دیسان هەر وەکو ساڵان کچ و لاو دەچنە پاڵان بە حەیران و بەلۆرێ دێنن ڕێواس و دۆرێ ئەوە ژیانی لادەیە کۆڵیان لەسەر پشتەیە دەیهێنن بێ حەق و باس کارد و کانگر و ڕێواس ئەیگەلی کوردی دڵسۆز ئەوەیە ژیانی نەورۆز زۆر جوانە زۆر تایبەتە فول فۆلکلۆرە ئەوە ئەم شعرانە زۆر تایبەتن لەوەیە هەموو کەسێک نەتوانێت بەم جۆرە مامەڵە لەگەڵ سروشتی کوردستان بکە سروشتانە هێت کوێستانەکان وایە بەڵێ زۆر باش شێرشکەش خۆشە وەکو زۆرە بەس ئەوە کو دەڵێ لەسەر تاقوایە وەکو دەڵێ دڵی من قەڵایەکە و قەت ناڕوخێ بە ستەم ئەگەر هێرشی بۆ بێنن تورک و حەرەب و حەجەم من کوردم مسلمانم تەنها بۆ ڕێی خوددا بەندەم دوژمنی زوڵم و ستەمم چ بە زۆری و چ بەکەمە مافی منە ئاوارەی چونکەم کوڕی ئەم میلەتەم ڕێگایەکم گرتووە بەری نادەم هەتا ماوم گەر لەسەری بڕژێنم خوێنی دڵ فرمێسکی چاوم من کوردم مسلمانم بۆ خواناسی خەلکراوم وەکو بڵێ بۆ تەقوا هەر سەرکەوتوبی زۆر ینی شتارەکە من زۆر بەدڵە بۆ من هیوای سەرکەوتن بۆ دەخوازم من دوا پرسیارم ئەوەیە بەڕێستان لەسەر ئەو بانجێڕە دانیشت ئێوە پێی دەڵێن بانجێڕیان باگردان ئێرەچی پێ دەڵێن هەم بانجێر و هەم باگردان بەڵام ئەمە بە زۆری دەڵێن باگردان باگردانە و باگردێنە و شەو لەبانە و ئەوەی وڵای شەو لەبانە من لە کەناڵشتم گوێ لێ بوو نەک لە زمانی بەدانیە بەڵام دەڵێن منداڵیان پێترساندونەش ئەنی ئەو هات بەڵ دەکەنەوە بە زۆری باگردێنە زۆر چاکە کاک ئەحمەد لە کاتت ناگرین زۆر خۆشحاڵ بووین زۆر سوپاست دەکەین ئێمە بەڕاستی هەمیشە هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین بەردەوام بە لە شیعر نووسین چونکە ئەم شیعرانە ڕۆژی خۆی دێ کاتی خۆی دێ کە چۆن دەڵێ بەرهەمەکەی بچنیەوە پەرتووکێکی جوانی لێ بەرهەم بێت ئەمە ناقەتی ئیمانیم کرد 2 ساڵە هەر نانووسم بەڵام ئەگەر کەسێکی نەتجۆڵێنی یعنی ئەگەوە بێ ئەمیش بە پێیتمانە ئینشاڵڵا دەجۆڵێن باز دەگە بە کەسەکەی بجۆڵێنی کە جۆڵای ینی بخۆی ئەوە دەبیەوە نەخۆستا بڵێمە شێرم لەسەر ڕاپەڕین شێرم کە نووسی لە واقعی خۆی نزیک بوو شت دەگە لە واقعی نزیک و دوور بێ فەرقی هەیە ئێستا و شێرێکە من بۆ نەورۆزم نووسی ڕاپەڕین ئەگەی شاعیرێکی گەورە بە ڕەنگە چوبان مێژووە شتێکی جوانەکەوە بەڵام کات لە واقعی حەکەی نزیک بووە من کە هاتوونە و کو خەڵک ڕاپەڕی تۆ لەناو واقعدا نزیک بووی واقعەکەت بینیوە ڕێک بۆ ئەوە نووسی ئێستا بوون منە دەڵێ لە کۆتایی وەرزی زستان بەفر لەسەر چیا بەرزەکان دەڵێ لە سەرەتای مانجی ئازار ساڵ دەڕۆی بەرەو بەهار سەتان لاوی کوردی فیران لە ترسی بەحسی سۆردا پاڵیاندا بۆ چێوەڕەش بە دڵێکی بێخەل و خەش دەیانوت ئەم ڕۆژە نەمی تا دەبینە ڕاپەڕین یعنی ڕەنگە سەتان ئاوا بوو ئەما لە کۆمەلگە جدیدەی بووین کەس و کارمان هەموو بەو شاخەیەوە بوو جا لە ماڵە خاڵ و کەسوکاری بوو ئەوجار دەڵێ لە ڕۆژی 5 ئازار عەلی نەبی شۆرە سوار هەستی بێنەنگی شکان خیرەتی کوردی جۆڵان دەڵێ ئیزاحەج بە دەنگی فەرهاد دەنگی وەکو شێر دەهات دەنگی وەکو شێر بوو ئێستا شێر بێ ڕێوی بێ چی بێت دەنگی شێر بۆ کاتی ئەگەر سەوتی دەهات تسوود قالێر دەبوو لە ڕۆژێکی بەرە بەیان لە ڕۆژێکی بەرە بەیان بە لێزمەش دەهات باران هەر ڕۆژی بارانی بوو دەڵێ ڕانیە دەڕاندی پەردەی غەم وتی من خاچی ئەم کوردم ئەوجا سیان پیاوانی ئاین بە حەماسەت و گەڕوتی نەسەر بڵینگۆی مزگەوت ئەڵڵاهو ئەکبەر سەرکەوت ئەوەش واقعی بوو دەڵێ خاڵە پیرێ تەمەن ڕابردوو بە قەچیەوە ڕەش هەڕقی هەبوو بە سەر و دیمان و نەمان بە سەک و تفەنگ و گۆسان یەک بەحسی قڕان بوو بەحسی قڕان وتیان بە حاکم بێ قورئان لە شاری ڕانی پێشکەوت وان ناوت کەوتە مێژوو جا بە کوردی نابڕێ هەتا دەچی کەرکوو خانەکەی ناوە نابڕێ دەستەکان خۆش بێ باش بڵێ ساوی خۆشەویستی ساوی خۆشەویستی
چاپ جۆگانەی بن کە چەند بەناسونیان ڕەز و باخی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەناسونیانن گدی بینەرانی بەڕێز خۆشەویست دیارە دیمەنێکی زۆر جوانە بەڕاستی مرۆڤ لیان بێزار نابێت لێرەدا دێینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی گوندەکەم تا گوندێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.